سەرۆک مەسعود بارزانی هیوادارم تەمەەن درێژ بێ خوا بۆ گەلی کوردی بهێڵە پیرۆزبایی خۆم ئاراستەی سەرجەم کوردستانیانەکەم لە یادی 16 ئابا پیرۆزبایی خۆم لە سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگاکەم ئەم ڕۆژە پرشکۆیە پیرۆز بێ لە هەموو گەلی کورد. ڕێزەوە کادرێک کە دەگوترێت پارتی چی بە بیر تۆدا دێتەوە؟ پارتی دیموکراتی کوردستان ئەو پارتەیەکە لە 79 ساڵ بەر لە ئێستا دروست بوو. ئەو پارتەیە کە تاکو ئێستا بە خۆڕاگیری بە خۆنەچەماندن بە خەباتی بەردەوام ماوەتەوانێ پارتی ئەو مانای ئەگەێنێت مێژوو ئەگەێنێ بە من داهاتوو ئەگەێنێ بە من. هەمیشە دەستەواژەیەک هەیە دەگوترێت ئێرە شاری سلێمانی شاری پارتی و بارزانیان تۆ چی دێ لەسەرەوە؟ طبعاً بەتەئکید شاری سلێمانی شاری دایکە ئەو شارەیەکە لە ڕابردوودا مێژوو خەباتیان کردو شان بە شانی بارزانی بۆیە هەمیشە پارتی لە سلێمانیا خاوەن ماڵە پارتی میوان نییە. ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ باو و باپیرانمان مێژوویەکی پڕ سەروەریان تۆمار کردو لە شۆڕشەکانی ئەیلول و گوڵاندا بۆیە پارتی لە سلێمانی میوانیە پارتی شاری سلێمانی شاری پارتیەکانە. ئەمڕۆ هاوکات ساڕۆژی لەدایکبوونی جەنابی سەرۆک بارزانیە لێرە چی پێ دەڵێیت؟ لە ناخی دڵەوە پیرۆزبایەکی گەرم لە ڕابەر و مەرجعی کورد ئەەکەم سەرۆک مەسعود بارزانی هیوادارم تەمەەن درێژ بێ خوا بۆ گەلی کوردی بهێڵە.